سڵاوتان لەبێ خۆتان ئەزانن شتی مناڵ کەس بە تازەیی بکڕی زۆر گرانە و هەروە مەعاشی سیقەی نییە لەبەرەوە ئەو شتانە لە دەستی دووە بە نرخی زۆر گونجاوتر دەسەکەی بۆ نمونە ئەم جۆلانەیە بە تازەیی ئەگەر بیکڕی دوو وەرەقە و نیوە بەڵام لای ئێمە زۆر لەو نرخە هەرزانترە سڵای خۆی گەورەتان لێبێ بەڕێزان ئێستا لای ئێمە ئەم جۆلانەیە دەسەکەوێ شتێکی زۆر تۆکمەیە و هەروەها زۆر پاک و خاوێنە وەکوی بینن دیزاینێکی زۆر جوانی هەیە و ڕەنگی سپیە دۆشەکێکی زۆر پاک و خاوێنی لەگەڵایە قیاسی دۆشەکەکە بە تەنیا 120 سانتیم واتە مەترێک و 20 سانتیم هەروەها پانیەکەشی 6 سانتیم بەڵام جۆلانەکە خۆی وەکوی بینن گەورەترە 165 سانتیمە هەروەها قوڵیەکەشی 70 سانتیمە ناونیشانی ئێمەش هەڵەبجەی شەیدە پشت مزگەوتی شەیدان لە کۆتایی ڤیدیۆکەش وردەکاری ناونیشانەکە هەیە بابینەوە لای جۆلانەکە ئەگەر سەیرێکی لە خوارەوە سێ چەکمەجی هەیە شتی باشەکرێ بە تایبەتی مناڵ شتەوەدەی زۆرە هەروەها تاکی خۆی هەیە چەکمەجێکی تری خۆشی هەیە لەسەرەوە شتێکی زۆر باش و هەروەها زۆر تۆکمەیە شتێکی تریشی هەیە وەختە لای سیستەمەکە تا دایانی زۆر بە ئاسانی ئەم قاچانەی داییتەوە و هەروەها قاچی ئەم لایشی بە هەمان شێوە ئەمە دادرێتەوە بە ئاسانی مناڵەکە هاتوچی پێکرێت دوایە کابەر زەکرێتەوە هێتەوە شوێنی خۆی ئێستا لە پێشەنگای مامۆستایان ئەم جۆلانەیە بە نرخێکی زۆر گونجاو بەردەستە ئەتوانن سەردامان بکەن یاخود نامە بنێرن بۆ پیج یا پەیوەندیکەن بە ژمارە مۆبایلەکانمانەوە ناونیشانی ئێمەش پێشەنگای مامۆستایان هەڵەبجەی شەید پشت مزگەوتی شەیدان وەکوی بیننەوە منار بەرزەکەی مزگەوتی شەیدانە کە دیارە یاخود کۆڵانی بەرامبەر بەردەکەی ڕۆشنا پێشەنگای مامۆستایان ئامادەیە بۆ کڕین و فرۆشتنی سەرجەم کاڵاکانی ماڵ و ئۆفیسەکانتان بە نرخێکی زۆر گونجاو دەتوانن سەردامان بکەن